بینەرو بیسەرین کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بوات خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن گەشت نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامێ بکوردی قەدەغەکردن یانک و پەروەردە سروشتیە هەندێک کەس یان هەندێک گڕوپ هەبن السەردەم و الجهێوان هەندێک تشت هەبن نەبدلێوان بن و پێتڕازی نەبن بەلێ ئەو نەیا سروشتیە دەما هەر تشتێکی نەبدلێوان بیتن و پێتڕازی نەبن ببێژن ئەوی تشتەی دەوێت بهێتە قەدەغەکردن و بهێتە لادان و مەنعکردن وڵاتین پێشکەفتی دامەزراوێن نیشتیمانی هاناخۆ بووێ چەندێت بن دەما تشتێکێت بینن ئێکسەر بەرف پەروەردەکردنێ چن و پەروەردەکردن ئەتهێتە ئاراستەکردن بەدیلەوێ چەندێک کە ئەو تشت بهێتە قەدەغەکردن داکۆ ببیتە قەناعەت و بیر و باوەڕ دەف وان مجتەمەعاتە وان جڤاکە لەورا ئەتناڤا vê xeleka bernamê bi Kurdî da em jî dê mijarê êxîne ser evî çemkeyî ka qedexe bêhête kirdin yan jî perwerde bêhête kirin helbet Qur'ana pîrûz jî zor amajêt vê çendê têde hene ku perwerdekirin girîngtir e iş qedexekirdinê. Zor bixêr bê mamosteyê birêz em dê çîne nava tewerên xuda û behsa wê çendê keyn erê peyrawkirina qedexekirinê ku tiştek bêhête qedexekirin baştir û pitir digihît û peyama xwe çespîntin یان جی ئەپڕیا ئەنکۆ پرۆسا پەروەردەکردنی ئەو تشت دێ باشتر بیت بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان ئەگەر تەماشای قورئانکەی چەند وشەیەک دەدۆزیتەوە یەکێکیان وشەی مەنەعە ومن ئەظلەم ممن منع مەساجد الله یان دەبینی وشەی یەمنەعونە وەکو وەیەمنەعون الماعون مەعونەت و ئەوە مەنع دەکەن یان مانعە وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله یان دەبینی لە قورئانە مناع للخەیر یعنی چاکە و خێرکردن قەدەغە دەکە کەواتە لە هەموو ئەمانە بۆ دەرەکەوێ بە موشانی قورئان لە هەموو شوێنەکانە خوددا زەمی ئەم منع دەکە یعنی لە باسی زەما هاتووە ئەو کەسەی پەنای بۆ ئەم کارە بردووە باشەکان نین ینی هەر چوار وشەیە کە باسم کرد لە قورئاندا هاتووە هەمووی کەسانێک ئەنکۆ قەدەغەکردن نەیە مەرغوبە نەشتێکی باش هێتە نەسا بەڵێ بۆچی مەرغوب نییە لەبەر ئەوەی خوددا لە سەرەتای دروستکردنی ئادەمەوە دەرسێکی بە ئێمە گوت وانەیەکی بە ئێمە گوت ئەویش ئەوە بوو کە خوددا وەختێ ئادەم لەو جەننەتە ئەرزیە دادەنێ سەلامی خوای لەسەر پێی دەڵێ وەکولا منها حەیث شئتم رەغەدە یعنی لەم بەهەشتە هەرچی دەخۆن بخۆن ولا تقربا هذه الشجرة يعني أما درس بو إما أفجي منعنية أليري راست كواتا خدا سبحانه وتعالى پروردي أم دو إنساني بتشي كرد يعني با همشتك ولا تقربا هذه الشجرة نك يعني ولا تأكلا ولا تقربا يعني أو دا منعبو هر لين نزيق مبن ولا تقربا هذه الشجرة تماشاكي أم إنسانة لم روبر فراوانه هموشد مسموحة هموشد الريبيدرا وبخو بس نزيكي أو تنها درختمة أما يعني روبريكي زور فراواني داو بيت شتيكي يكتنيا شتيلت قدغة كردوه كتشي القرآن خوابو من باز دكا فأكلا منها كتشي شون لو داريان خوارد لبري أو درختيان آخري خوارد لو خواردنا بوشي يعني لبرشي سبب شيا يعني أو صراعة أو ململانية كخدا ديكا بدرس بو إما خدا بيدالي ولا تقرب هذه الشجرة أشنع إبليس جي بيدالي قال يا آدم هل أدلك على شجرة الخلد وملك لا يبلى أمدو قال لاوازي هم مروفيك هم سردمك يا كم إنسان حزدك نمر بي نمري حزدك نمري أوش بيدالي تود تبيد لبري درختي بخوي شجرة الخلد درختي نمري قد نمري والله خوش وملك لا يبلى مال وثروة وسامانك بيدسكوي قد كوتاي بينه أما شهر إنكي بشرية كواتا لدو خالي لاوازة وبويتشو ويلي كل لي بخوة أما كاري خداو شون دل اختبارك خداي إما حقوان بسرينية بو إما تش سودي هبو خدا بإما يقول منع سودينية دل أوتا إنسانم دروس كرد لشوانيكي فراوان دا روبريكي فراوانم بيدا هموشتم بوي حلال كرد جيجا لدرختي كردي كواتا تشي باشا إتر قلنا اهبطوا منها جميعا همو دابزين لسر أرزا خدا تشي لآدم ونوكاني دكا پروردهان دكاتو بوچونه بهشتێکی دیکەی هەتا هەتایی کەواتە
پەروەردە چاکترە لە منع. ئەمە قسەی خوددایە، خدا فێری ئەمەی کرد. بۆیە پێغەمبەران کە دێن ئەوانش هەندێکیان منعیان کردو، هەندێکیان نیان کردووە. ئەگە بچینە باوکی پێغەمبەران ئیبراهیم سەلامی خوای لەسەر ئەبینین فجعلهم جذاذا إلا كبيرا لهم، يعني هەموو بتەکانی شکان. ئەوە منعکردنە. من نایڵم ئێوە بپەرستن، بتپەرستی خراپە لەبەرەوە هەمووی دەشکێنم، وانە؟ بەڵام کە پێغەمبەر هات پشتی چەند سەد پشتی هەزار سەد، ئیبراهیم دێ و دوای موسا دێ و دوای عیسا دێ و لە بین ئیشان چەندین پێغەمبەری تر سەلامی خوایان لەسەر، مانای نێوان ئیبراهیم و پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر زۆرە. کە ئەو دێ سێرەکە لە ناو کەعبەیە 360 بت بەس لە دەوروبەری کەعبە هەیە، وانە؟ پێغەمبەر درودی خوای لەسەر یەک بت ناشکێنێ، بۆ منع غەڵەتە، دەزانێ منع خراپە، وایان لێ دەکاو پەروەردەیان دەکا پشتی 13 ساڵ و 20 ساڵی دی، وانە؟ بەدەستی خۆی خۆیان واز لێ دێن، هەندێک بەدەستی خۆ دەشکێنێ. بەڵێ کە تو سعکە سیرەتە پێغەمبەری سەڵاوەت خودی لەسەر و مامۆستا، تو نابینی یعنی دەهان تشت هەیە هاتینە نەهیکردن، نەهی ئەنکۆ قەدەغەکردن، ئەف چەندە چ دیگەهێنیت؟ شتێک هەیە جیاوازە، یعنی شتێک هەیە پێی دەڵێن حرامکردن، ئەوە کاری خوددایە، شتێکی دیکە هەیە پێی دەڵێن نەهی لێ کردووە، یعنی تۆ ئەڵێ فڵانە شت قەدەغەکردن نییە؟ نە، یعنی چۆن دەڵێ ڕێنماییە؟ بەڵێ ڕێنماییم دەکەی دەڵێ ئەو شتە خراپە، وەکو زۆر بێ مامۆستایانی ئاینی لەسەر مینبەر ڕێنمایی دەن بە خەڵک، ئەڵێن کاکە خراپە خراپە و باش باشە، ئیدی خەڵک خۆی ئازادە کامی دەکە. هەنێشتی دی هەیە ئیشی حکومەتە، کاری حکوومەتەکان ئەوەیە کەوا بە پێی یاسا هەندێک شت لە هەندێک شوێنی دیاری کراودا، وەکو چۆن دەڵێ لە کاتی گڵۆپی سووردا ناڕێ بۆ ڕێخستنی هاتوچۆ، بۆ ئەوەی فەوزا دروست نەبێ. کەواتە کارێکی ئێمە لێرە قسەمان لەسەر چییە؟ بە ناوی ئاین شت قەدەغە بکەی، قەدەغەکردن نابێتە مای پەروەردەکردنی ئەو ئینسانە. بۆیە نمونەیەک پێ دەڵێم، یعنی خەڵکانێک بوون خۆیان لە چوارچێوەی قەڵایەکدا شوورەیەک و قەڵایەکی بڵندیان بۆ خۆیان دروست کردووە، لە ناوی بوونە گوتیانە ئەمە مانیعەیە، یعنی دوژمنمان لێ مەنع دەکات، جارێکی دیکە قەت دوژمن ناتوانێت بێتە لای ئێمە. باشە، بۆیە خوددا دەفەرمێ وەظەنوا وایان گومان برد، وانە؟ أنه مانعتهم حصونهم من الله، يعني كأم پەرژینە ئەم قەڵایە دەیان پارێزێ، بس الله خدا فأتاهم الله من حيث لم يحتسبوا وقذف في قلوبهم الرعب. کەواتە سەربازێک چەند چۆن دەڵێ لە نێو قەڵاو شوورەیەکیش دابێ، ئەگەر لە دڵەوە ڕووخابێ معنەویات پێی دەڵێن، معنەویاتی ڕووخابێ ناتوانێت بەرگری بکە با لە نێو قەڵایەکیش دابێ. کەواتە ئەمەیە کە دەڵێن تۆ شوورەیەک بە دەوری مناڵەکانیشدا بکەی، بڵێ نایڵم کەس ببینن، مۆبایلیان نەبێ، ئایپادیان نەبێ، تەلەڤیزیۆنیان نەبێ، وانە؟ هەر بە دەوریا شوورە دروستکەی فایدەی نییە، چونکە لە ناخی خۆیاندا حەزیان لەو شتەیە کە تۆ لێت قەدەغە کردوون. بەلێ گۆفکی مامۆستا احتیمالە پرسیارە سەرێ هەندێک بینەرەدا بیتن، دەما تو تشتێکی کوڕی خۆیان کچە خۆ قەدەغەت کەی، ئەوە بمرۆر و زەمانان کو تێپەڕبوونا دەمی نابیتە پەروەردەژی بووی؟ دەرکەوت بە لە حاڵەتەکەی ئادەم سەلامی خوای لەسەر هەر شتێکت قەدەغە کرد ئەو حەزی لێ دەکا بیکە، حەزەکە دەبیت. بەڵێ، بەڵام کاتێک کە دەیبینێت لەگەڵیشدا پەروەردەی دەکەی، ئەو کات دەزانێ زیانەکانی چییە، چونکە زیانەکانی بە چاوی خۆی نەبینیوە. جا لێرە دوو زاراوەمان بۆ دێ، منع یا مناعە، منع یا مناعە، جدا هیچێت نابەرەوە. حکومەت وەزارەتی تەندروستی ماوە ناماوەیەک چ دەکا؟ دەڵێ مناڵەکانتان بێنن بۆ وەرگرتنی قەترەیەک ئیفلیجی منداڵ، وانە؟ حکومەت ناتوانێت نەخۆشیەکە منعکە، چی لێ دەکا؟ مەناعەت دەدا بە منداڵەکە و زارۆکی تۆ. مەناعەت چیە؟ قەترەیەکی پێدەدا، ئەو قەترەیە لەشی ئەو منداڵە، جسمی ئەو منداڵە دژایەتی دەکات، فێر دەبێ، پەروەردە دەبێ، وەختێ بەڕاستی میکرۆبیش بەرگری بەهێز دەبێ. کەواتە ئینسان کە پەروەردەکردن بەوە دەبێ ڕێدێتە ناو ئەم ساحە و گۆڕەپانی ژیانە، هەموو شت ببینێ و لەگەڵیشیا پەروەردەیکەی، بەڵام قەدەغەی لێ بکەی قەت نەیبینیوە، قەت ئەو قەدەغە کراوە نابینێ، دوای توش دەبێت. جا پەروەردەت بیتە مانیعە؟ بەڵێ، پەروەردەکە خۆی دەبێتە مانیعە. بۆچی؟ یعنی تۆ تەماشاکە مانەی وایە کۆمەڵگەیەکی ئیماندار ئەو کۆمەڵگەیە نییە کەشتی تێدا قەدەغە کرابێ. هەندێک وا تەسەور دەکات، دەڵێ ئیمامی عومەر مەسەلەن سەلامی خوا لێ ڕازی بێ فڵان وا پێغەمبەری ئەوە سەلامی خوای لەسەر، یعنی ئەوە بۆمان وێنا دەکات کە ئەنەه ئەو کۆمەڵگەیە نمونەیەکی میسالی، ئەوە خراپە بۆ ئێمە. من پێ دەڵێم خوا لە قورئان دەفەرمێ فەبەشیر عیبادی، ئەم خەڵکەی کە من دەپەرستن تۆ بەشارەتیان بدەرێ ئەی محەممەد درودی خوای. بەشارەت چییە؟ ئەم عیبادەت چیان کە خوددا ناوی ناوە عیبادی من، ئەمانە من دەپەرستن
كاريان شيء وصفتيان شيء الذين يستمعون القول فيتبعون أحسنه. أي معناه شيء معناه إنساني مسلمان إنساني شاك نابي بترسيه يستمعون القول همقصة كان دبستي باش وخراب دبستي قول جي نكيرهات يعني بهرجورة قولك هبيت يعني بمعنى خوي اللي ربا الافلام هاتوا بس يعني قول بمعنى الذين يستمعون القول همو قصة كان دبستن خوان فيتبعون احسنه خوان بالريار ددن كباشكي هالبشير يا نقطتين هو القران ام عباده نودن عباد الرحمن يخو لسوره فرقان اخوا زور مدح عباد الرحمن دك لن امه حندا دفرمي واذا خاطبهم الجاهلون قالوا سلاما وقت كان نفع مكان ونزان كان قصي خراب يعني بيدلين امان قصي باش دلين بله اما ما نيتشيا ما عباد الرحمن لكم القيك دادجين جاهلي تداي نزاني تداي امانش بيونديان لقلي دا هيا او تواقصي خرابي شان بيدلي خاطبهم الجاهلون ومخاطبه بله نهاتو تقدر بله الراس امانش قصي خوان بله مامستا ورس هر همان پرسیار ما آراسته بینرین برس کریال شار و شاروچکن کردستانی آیا پرورده کرن باشتره بوچوناتا یانجی قدغه کرن باشتره بفرمون بینر ببیرو بۆچوونی من ئێمە هەمومان دەزانین کە پەروەردە بناغی بەرەو پێشبردنی هەر کۆمەڵگەیەکە هەرتاکی کەم کۆمەڵگەیە بۆیە زۆر گرنگە ئێمە هەمومان گرنگی بە سیستمی پەروەردە بین لە هەموو ناوچەکان ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن کە سیستمی پەروەردە سوپاس بۆخوا بە بەراورد بە ساڵانی پێشوو لە بەرەو پێشچوونایە بەڵام هێشتا ماوێتی کاری جدی بکرێ بۆ ئەوەی زیاتر سیستمێکی باشتر و بەقووەتر بچەسپێنرێت بۆ سەرجەم تەمەنە جیاوازەکان. سەرەتای ما بێ و ڕاستی بزانین کە لە هەر کۆمەڵگایەک بۆ کۆمەڵگایەکی تر پەروەردەکردن ئەگۆڕێ و پەروەردەیەکی ستانداردمان هەیە بۆ هەموو جیهان باشە با بڵێن ئەو کەسانی کە فێری ئەوە ئەکەن کە کوشتن کارێکی خراپە باشە دزی کارێکی خراپە ئەمە پەروەردەکردنە و لە کۆمەڵگایەک بۆ کۆمەڵگایەکی تر کەوتمان پەروەردە ئەگۆڕێ بە پێی نەریت و دابوو نەریتی ئەو شوێنە بۆ نمونە لە هەنێک کۆمەڵگایە با بڵێن کش بە شودان باشە لە تەمەنێکی کەمە ئۆکەی لەوانەیە ئاسایی بێ بۆ شوێ مناڵەکانیان پەروەردەکەن کاگەر لە تۆ لە تەمەنی 12 ساڵی 13 ساڵی شوو بکەی شتێکی زۆر ئاساییە باشە من لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایە بەڵام لە ئەوروپا لە ئەمریکا ئەم پەروەردەکردنە لە هیچ شوێنێکان نییە باشە بەلایەن و ئاسایی نییە مرۆڤ قەدەغەکە چێترە پەروەردەکەت بچێکی چێترە تقریبا هەموو دەست سەربەردۆی نەبتن چێترە ئەگەر سەربەردۆی بتن چێ نابدیدن قەدەغەکە هەمی چتەوە نابژمەتە هەمی چاویش بچێکی قەدەغەکەی بەس حتا ڕۆدایکی قەدەغەکەی چێترە خب بۆ چۆنا من سیستەمی پەروەردەکردنی چێترەش قەدەغەکردنی ئێکشمانە تۆ تشیش زارۆکت خۆ ئەسێکشمانەمەش زارۆکت خۆ قەدەغەکەم ئێکشمان بۆ هەر تشتێکی نەفسیان خۆ فکریان دێتێکچن بەسوەکی ئەس پەروەردەتکەم بۆ هەر تشتێکی گەلک تەتەوەری تێخناخۆ. سوپاس بوو بەشدار بووین بەڕێز کە ڕاوسەرنجین خۆ ئاراستەی مەکرین دیار بوو چۆنێن وان جودا بوون هەندێک گەلوێ چەندێنەکە پەروەردە گرنگترە هەندێکیش گەلوێ چەندێ دەبێت قەدەغەژی هەبیتن پڕێژەیەکێ کە دگەل زاروکی بهێتە ئەنجامدان و پشێوەکی گشتی مامۆستای بەڕێز ئەگەرم بزەڤڕینە سەر تەوەریخ و ئایەت کۆمەڵگەهێکێدا کە فرەدەنگ و فرەڕەنگ هەبیتن چاوە سەردەری ئەدگەل ڤیکەش و هەوایی بهێتەکردن سەبارەت ئەف بابەتیان بەحسکەن کە قەدەغەکردن ئان پەروەردەکردن بەڵێ بڕوانە قەدەغەکردن چۆن لە عەرەبی دەڵێن مەمنوع مەمنوع قسەیەکشت بیستووە بە عەرەبی حتمەن كل ممنوع مرغوب بۆچی بەبیرت دێ ئەوەندە بیستومانە دەڵێن كل ممنوع مرغوب بە کوردی هەموو قەدەغە کراوێک حەز لێ کراوە هەموو قەدەغە کراوێک حەز لێ کراوە كل ممنوع مرغوب بۆچی ئەوە بۆ حاڵەتێکی دەرونی نازەڤڕیت با بڵین سایتێکەیە بە ناوی سایکۆلۆجی تودەی یعنی ئەو سایتە باسی ئەوە دەکات یعنی ناونیشانەکەی وایە ناونیشانەکەی ینی بە ناونیشانی دەروونناسی ئەمڕۆ علم النفس اليوم سایکۆلۆجی تودەی هاتووە ئەم دەستەواژەیەشی کردوتەوە لە ڕێگەی بەحسێکی دوور و درێژ بۆ بە ئینگلیزی دەڵێ بە عەرەبی دەڵێ بە کوردی بە هەر زمانێکی دیکە بۆچی كل ممنوع مرغوب بۆچی هەموو قەدەغەکراوێک حەز لێ کراوە ئەم ژیر بژنی بۆچی دەڵێ لەبەر سێ هۆکاری سەرەکی هۆکاری یەکەم ئەوەیەکە هەر شتێک کە تۆ قەدەغەت کرد ئەویش هەوڵی بۆ دەدا بە دەستی بێنێ یعنی هەوڵێکی زیاتری دەوێ هەوڵێکی زیاتری دەوێت تا بە دەستی ئاستەنگی بورینی ئەوانە کەواتە کۆمەڵی ئاستەنگ دانی من دەمەوێت بگەم بەو کتێبە
تۆش ئەو کتێبەت لە من قەدەغە کردووە ئەو کتێبە مادام قەدەغەت کرد من جوهدێکی زیاترم دەوێت تەلەفۆن بۆ ئەو دەکەم بۆ ئەو دەڵێم بۆ ئەو ڕۆم ئەو وڵات ئەو شوێنی دیکە ئەو شوێنی دیکە کەواتە بە زەحمەت دەستم کەوت مادام بە زەحمەت دەستم کەوت زیاتر خۆشم دەوێت زیاتر حەزم لێیەتی بۆی ئێستا زۆر کتێب هەیە جاران قەدەغە کراوە بوو ئێستا لێ مەکتێبەکانە هەیە خەڵک نەخوێنێتەوە چونکە ئازاد کراوە بەڵام جاران ئێمە لە زانکۆ بووین هەندێک کتێبی قەدەغە کراو کە ڕژێمی بەعس قەدەغەی کردبوو لە کەرکوو کۆدەمان برد بۆ مووسڵ چمان لێ دەکرد بەرگەکەیمان لێ دەکردەوە بەرگێکی ترمان پێوە دەکرد کە کتێبەکە ڕێپێدراو بێ لەگەڵ خۆمان دەمان بر بەرگەکەی کتێبێ بوو ناوەخنەکەی کتێبێتر بوو کەواتە هەردەم دەستمان دەکەوت ئیتر کە ئەو کارەمان دەکرد دەمانزانی ماندوو بووین پێوەی مادام ماندوو بووین خۆشەویستتر دەبێت ئەوە هۆکاری یەکەمەکە هەموو کەس دەیزانی هۆکاری دووەم کە تۆ قەدەغەت کرد ئەو هەوڵ دەدا دەستی بخە دەست خستنەکە ئیختیاری خۆیەتی بە ئیختیاری خۆیەتی خۆی داوای دەکە هەر وەکو لە ئادەم و سەلامی خۆی لەسەر کە خوددا دەفەرمێ وەلا تەقرەبە هذه شەجەرە دەچن بە ئیختیاری خۆیان دەچن بۆ ئەو درەختە بەری ئەو درەختە ئەو ئیختیاری خۆیەتی کە ئیختیاری خۆیەتی ڕێز لە ئیختیاری خۆی دەگرێ مرۆڤ لەبەرەوە کە تۆ قەدەغەت کرد ئەو ئەڵێ من نامیوە قەدەغەیکێ من حەزم لێ ئێڕادەوی بەهێزتر دەبێت سێم و لە هەمووی گرنگتر وەختی هەر شتێکت قەدەغە کرد ئەمە هەمووی قسەی سایتی سایکۆلۆژی تودەی دەڵێ وەختێک هۆکاری سێم ئەوەی وەختی شتێکت قەدەغە کرد یعنی دەبێت بەنهێنی ئەو شتە ئیدی علانی نابێ ئەو شتە مادام قەدەغە کرا فلیمە درامایە سیدیە چوزانم هەر کتێبە هەر شتێکی دیکەیە بوو بە قەدەغە کراو کە بوو بە قەدەغە کراو بوو بە نهێنی لەو شارە لەو وڵاتە کە بوو بە نهێنی تۆ لەو نهێنیە چ دەکەی هەوڵ دەدەی دەستی بخەی وەختێ دەستت خست هەستەکەی بەتەڵی تۆ هەست بە بوتوڵەت دەکەی بۆیە سێریکە هەندێک کەس دەڵێن فڵانە کەس تۆ ئەو سایتە یان ئەو پەیجا ئەو نازانم چێ لە فڵان وڵات ناکرێتەوە ئەو چۆن دەستت کەوت دەڵێ چون بەرنامجی VPN هێنا نازانم بەرنامجی ئەوەم هێنا شەفرەکانی کردەوە وەک دەستکەفتێک بێتە دەستکەوت و بوتوڵەت کەواتە تۆ لە منداڵی خۆت شتێکت قەدەغە کرد ئەو کات دەبێتە بەتەڵ دەبێتە پاڵەوان چونکە دەچێت لە پشتی تۆ دەستی دەخە جامە بەستم چی بوو ئەمە هۆکارێکی کە هۆکارەکە ئەمە بوو وەرە مێژووی ئیسلام مێژووی ئیسلامێکی لە گرفتەکانی بڵم مێژووی مسلمان ڕاسترە ئیسلام مێژووی نییە مسلمان مێژوو دروستەکە مێژووی مسلمانان شتی وای تێدا بووە ینی فترەیەک حاکمێک هاتوۆتە سەر حکم بەناوی مەئمون سەردەمی عەباسیەکان مەئمون هاتووە لە سەردەمی لە 833 میلادی 800 ینی 1200 ساڵ لەمەوە بر وەختێکە مەئمون دێت بڕیار دەدا فکری معتەزیلە بڵاو کاتەوە فەرزیشی دەکا بەسەر خەڵکە غەیری ئەوە منع دەکە وانە هەموو ئەوانەی پێچەوانەی ئەوەن دەیخاتە سجن کەواتە عەکسی ئەو مەرغوب دەبێ بۆیە پشتی ئەو چەند ماوەیەکی دیکە دەڕوا متەوەکیل دێ ئەمجا متەوەکیل دێ معتەزیلە دەخاتە سجن ئەمجا ئەوانەی تر کە پێیان دەگوترێ ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل و ئەهلی سوننە و ئەوان دێنێتەوە اینجا ئەویدی مەمنوع دەبێتەوە جارێکی دی بەڵام هەردوو فکر ئەوەی بەخۆی دەڵێ ئەهلی سوننە و جەماعەت هەتا ئێستاش هەر هەیە قسە ئەوەی ئەو کات معتەزیلە بۆ منع کراوە ئێستاش ئەو فکرە هەر هەیە کەواتە بەری 1200 ساڵێک تۆشت منع دەکەی منع نابێ هەر دێتەوە سەر هەڵدەداتەوە کەواتە لێرە وڵات هەیە ئێستاکە حیجاب تیای فەرزە سفور تیای بە مستەلاحە بڵێم مەمنوعە خەڵک حەزی لێ سەرپۆشەکانیان فڕێ دەدەن ڕسمی خۆیان دەخەنە سەر ڤیدیۆ پیشانی دەدەن بووە بەتەڵ بوو بە شتێک کە پاڵەوانێتی دەنوێنێ بۆ چونکە تۆ حیجابت فەرز کردووە سفورت منع کردووە لە شوێنێکی دیکە سەردەمانێک وەکو تورکیا سفور هەبوو حیجاب منع بوو وانە زەمان ڕۆی ئێستا هاتووە ئێستا حیجاب هەیە من هەموو جا دەڵێم جوانترین شت تێگەشتنی کوردانەیە لە ئاین هەموو کەم و کورتیمان زۆرە لە کوردستان بە شتێکمان زۆر جوانە نە حیجاب فەرزە لە کوردستان نە سفور فەرزە لە کوردستان نە ئەو منع نە ئەو منع چێ دەکا و کەیفی خۆیەتی ئەگەر vê mijarê mamosta bîne ser astê xêzanî da renge zûrbey here zûrî danîştûyê Kurdistanê wek xêzan roberroyê vê mişkîlê bibin ew jî ev ye minal wextê zarok wextê kiçik e yanî umr jiyekê biçîk da dibînî alûdeyî amîrên bû numuneyê telefonê yan iPad yan filanê çi ke ekîd ev e kartîkirine ser derûnê wan ser siheta wan ser xandina wan ke dayk û bab hingî dibêjinê prosa perwerdê هیچ گۆداری بوو ناکەن بەڵام نەچارن بۆ قەدەغەکردنی بچن تو بۆ حاڵەتی چت بێش کە قەدەغەی کرد لە دەرێ دەبینێ منداڵ چەند سەعاتێک لە لای تۆیە وەختی هەر تەنها پشتت بەس بە قەدەغەکردن قەدەغەت کرد و منعت کرد
ئەو جیهازی بۆ مەکر وانە بەێ کە دەچێتە دەر وانە پشتی مەکتب و ئەوانە سعاتێک دەچنە ئەو کۆفی و شتەکانی دیکە دادێنیشە لەگە برادەرەکانی سعاتێک لەوێ دەبێت و دێتەوەڵە دەرسێکی ئیزافیم هەبوو بۆیە 6 دەرسمان کردو درەنگ هاتووەتەوە یعنی هەر چوو کەواتە سەردەمەکە سەردەمی مەناعەتە وەکو چۆن گوتمان نەخۆشیەکان دەرزیەکان لێمان دەدا لە قوتابخانە ئێستا شەر هەیە مەناعەتمان پێ ببەخشی باشترە کەواتە بەدی لەوێ چ بکەن یعنی چ جوورە پەروەردەک بێتە ئاڕاستەکردن بڵێ کەواتە قسەکە لێرەوە دەست پێکە ینی مەبەستمەوەی ئەڵێن کتێب مەسەلەن من هێشتا لەگەڵ ئەوە نیم کە ئەڵێن مەسەلەن ئەم ساڵ معرەزی کتێب بۆ ئەوەندە کتێبمان قەدەغە کرد چونکە تۆ قەدەغەی دەکرد وەکو مووقفێکی سیاسی بەڵام لە ئینتەرنێت هەیە وانە لە ئینتەرنێت هەیە بە PDF دەتوانی بیبی کەواتە ینی قسەیەک هەیە دەڵێن باشترین دیعاە بۆ هەر کتێبێک چییە منعکردنەکەی باشترین دیعاە بۆ هەر کتێبێک چییە منعی بکە بەێ ماوەڵ هەرێمە کوردستانی ئەگەر پەرتوکە کەبیتن کارتیکردنێ السەر ئەمنە قومی بکەتن بۆ نمونە ئەگەر نێتە قەدەغەکردن چ چارەتی هەیە من گوتم قەدەغەی بکە ئەو شوێنێک کە دەری کردووە لە سایت و لە پیج و لە PDF و لە یوتیوب و لە چۆ دایناوە جارێکی دی وانە دێمە سەر ئەوش کە بڵێ ئەوش قەدەغە دەکەم ئەوش هەر ناتوانانی قەدەغە بکەی کە چووکە هۆکاری تەکنۆلۆژی زۆر نمونەت پێ بڵێم ینی چەند ساڵە لە سعودیا ئەڵێن بە دەلیلی شەرعیژن نابێ سیارە لێ بخوڕێ مەمنوعە وانە ئێستا چ بوو لێ دەخوڕی گوتیان ژن نابێ بچێ بۆ مەلعەب تەماشای تۆ پێن بکە ئێستا دەچێ گوتیان دیسکۆ و ئەم شتانە حرامە ئێستا لە جەددا لەم هەفتەیە پێشوو چیان کردەوە دیسکۆی حەڵال چییە دەڵێ ژن و پیا و بابێن ئیعتیادیە تەسویر مەمنوعە سەماکردن هەیە دەڵێ لە جاتی مەشروبات نییە بەڵام دەتوانی بیپسی کۆلا و شەربەت بخۆی یعنی ئەمانە چین ئەمانە یعنی نە ئاوها و نە ئەوها یعنی تۆ ئەبێ ئەم شتانە پەروەردەی ئینسان پرۆسەیەکی پەروەردەی اینجا ئەم جیهازانی کە لە لای ئێمە هەیە تەکنەلۆژیای پێشکەوتوو لە ئەوروپا بە پرۆسس دێ لای ئێمە بە پرۆداکت دێ یعنی چۆن یعنی لای ئەوان کە دروست دەکرێ لەگەڵ دروستکردنەکەیە پەروەردەکەشی لەگەڵە لای ئێمە بۆمان فڕێدەن و هیچ پەروەردەی لەگەڵ زۆر باشە دەستێتت خوشمامۆستای بەڕێز بینەرین هێژا پشتی بێنڤێدانەکە کورت و دەینەف جواتەوەین هێژا فەرمە بینەر و بیسەرین کوردستان 24 جارێک دن سەڵاف وەبن و بەردەوامی گەلوە بوو پەتر درێژە پێدان ئەردول دوور vê xelekê کە دوورعنوانێکی قەدەغەکردن یانک و پەروەردەکردن مامۆستا هێژا جەنابێتە ئاماژەداوی چەندێک کە ئەم بێژین دیروکە مسلمانە باشترە شوێ چەندێک کە بێژنی دیروکە ئیسلامێ چونکە ئیسلام دینە پێویستی دیروکێ نیە هەمی گاویا بەردەوامە ئەرێ ئەگە سەحکەینە دیروکە مسلمانە و جواکێن مسلمانەیەت پێشیمە ئەرێوان چاوە سەردەری ئەدگەل چەمکێ قەدەغەکردنی کردە ڕاستە ئەگەر لە مێژوو بگەڕێیتەوە ڕەنگە حەقتە بڵێ ئەو کتێبە مێژوویەم بەدڵ نییە ئەو کتێبە مێژوویە ڕاست نییە مرۆڤ نووسیوێتی من دەڵێم حاڵی کۆمەلگەی مسلمان لە چۆ دەستەکەوێت بە قەتعی لە قورئان چۆن ئەگە تەماشای قورئانکەی زۆر جا خەڵک دەڵێ ینی ئێستا هەندێک کەس بە ناوی دینەوە ئەڵێ نابێ ئازادی بیر و ڕاهەبێ نابێت لەو کەناڵە ئەو قسەیە بکرێ نابێ ئەو کەناڵە ئەو قسەیە بکە ئەو کەناڵە دەبێت دابەخرێ ئەو کەناڵە بۆچی وای گوت ئەو فڵانە کەسە بۆچی وای گوت نایەن وەڵامی بنەوە بەس یەکسەر ئەڵێن قەدەغە بکرێ وانە ئەو کتێبە قەدەغە بکرێ ئەو مەلایە قەدەغە بکرێ ئەو ئەوانە قەدەغەکردن سوودی نییە دەبێت وەڵام بدرێتەوە اینجا هەندێک جار دەڵێن کۆمەلگەی مسلمان تا لە مەکە بوونە دەسەڵاتیان نەبووە ئازادی هەبووە هەندێک دەڵێ کە مسلمان چۆ مەدینە دەوڵەتیان دروست کرد و دەسەڵاتیان هەبوو ئیتر نایانێش کەس بە ئازادی قسە بکە ئەمە خۆ لە مێژووە هەردووکی دەسەکەوێ بەس من لە کەلامی خوددا و لە قسەی خودای قەتعی دەبێ بیدۆزمەوە باشتر چت بشیت سوورەتی ئەنعام مەکیە معنای وای لە مەکە دابەزیوە سوورەتی نیسا مەدەنیە یعنی لە مەدینە دابەزیوە سێری ئەو دوو ئاەتە بکە وەختی خوا سبحانه وتعالى سوورەتی ئەنعامدا دەبەزێنێ لە مەکە چ دەبێژێ و چ دەڵێ و چ دەفەرمێ بە پێغەمبەر درودی خوای لەسەر دەفەرمێ بەو بە مسلمان ئەمە لە مەکە وإذا رأيت الذين يخوضون في آياتنا فأعرض عنهم حتى يخوضوا في حديث غيره محمد بڕواداران لما كان إيوة وقتي دبينن خلقانك قسەی خراپ بە خوددا دەڵێن يخوضون في آياتنا بەو مانایی کە قسەی خراپمان پێ دەڵێن قسەی خراپ بە خوددا دەڵێن گاڵتە بە خوددا دەکەن ڕەنگە قسەی خراپ بڵێن بە ئاین بە دین ئێوە چ بکەن
لێیاندەن بیان کوژن نا فأعرض عنهم لەو شوێنە دامەنیشە ئەو شوێنە بەجێ وێڵە بووی با بۆ خۆی ئەو قسانە بکە فأعرض عنهم حتى يخوضوا في حديث غيري مەگەر اتجاه خۆ بگۆڕن بگۆڕن ئەو کاتە طبیعیە کەواتە لێرە ئەمە مەکەیە ئەی وەرە بۆ مەدینە کە هاتی بۆ مەدینە بۆ سوورەتی نیسا لە کاتی دەسەڵات و پێغەمبەر درودی خوای لەسەر دەسەڵاتیشی هەیە ئاەتەکە دێتەوە ئەو جا دێ وقد نزل عليكم في الكتاب لە مەکە پێمان چیمان پێگوتن وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره معناه لەوێشە خەڵک هەبووە قسەی گوتووە ئەمانش وەڵامیان داوەتەوە ئیتر نەگرتویانە و نەسجنیان کردووە نەوە کاتە لێرە ئەم قسەیە قورئان خۆشی وایە ئەرێ تۆ بە من بڵێ کتێب هەیە ڕووبەری ئازادی تیای زیاتر بێ لە قورئان بڕوە بکەن نییە بڵێ بۆچی چونکە ئەگە من کتێبێ بنووسم هی من بێ باش نییە زۆرترین قسەکانی خۆم لە کتێبەکە خۆم دەنووسم وانە خۆ ئەو کەسانەی کە قسەی خراپیشیان پێگوتوم هەموو کاتوێک وایە هەموو شتەکان نەقڵ ناکە بۆیە ئەڵێن یعنی سیرە و ژیاننامەی ئەمانی کە دەنووسرێتەوە سەتاسەد وانە لەبەر بارودۆخی هەموو شتێک ناوترێ بەس باشترین شتێک خوددا وتێتی خوددا سیری قورئانکە لە قورئان دەبینی وقال الذين كفروا چیان گوتووە خۆ قسەی باشیان بە خوددا نەوتوە وتوانە يد الله مغلولة وتوانە خوددا بە ئێماڵە خێر بکەن خۆشی دەستی نوقاندووە ئەمە چۆن کوفرێکە خوددا نەقلی دەکە وانە قالوا إن الله فقير ونحن أغنياء خوا فەقیرە دیارە پارەی نییە بە ئێمە دەڵێ ئێوە پارە بەخش کافر چی دەڵێ قالوا أنطعم من لو يشاء الله أطعمه خدا بە ئێمە دەڵێ خواردن بە خەڵک بدەن جا خۆی خواردنی پێ بدایە ئەمانە هەمووی کوفر نییە خدا گشتی نەقل کردووە وقال الشيطان لما قضي الأمر نەقلکردنەوەی پەروەردە تێدا هەیە بوو بەڵێ ويقول المنافقون وانە وقال الذين كفروا هەموو ئەمانە تەماشا بکە يعني ئەم هەموو نەقلکردنە یعنی ئەو اینجا تۆڵە هەر حرفێکش لە قورئان بخوێنی بەدا حەسەنات بۆ تەنووسێ ئەخۆم قسانەشی تیان نووسراوەتەوە وانە کەواتە بە درێژایی مێژوو چی گوتراوە بە پێغەمبەران پێیان گوتراوە ساحر مەجنون کەذاب کاذب يفرق بين المرء ما هەمووی قسەی بە پێغەمبەران لێرە پرسیارەکە دیت خوڵقیتن مامۆستاد ئەو سەردەمین کە ئاەت تێدا نازل بووینە ڕەنگەوی ئەو سەردەم بیت کە موسڵمان تێدات لاواز بووینە بۆ نمونە وێگای وڵاتێکی وەکو کوردستانی 98% خەڵکی دانیشتووی کوردستانی موسڵمان حسابە تێتە گوتنە فاخفتنە ئەرێ ڕەوایە هەندێک کەس هەبن بهێن بۆ نمونە ڕەخنێن تند ئاینێکی بگرن کە ئاینی 98% خەڵکی کوردستانی بەڵێ بۆ چونکە ئەم قسەیە خدای گەورە لە قورئان دەفەرمێ قل هاتوا برهانكم إن كنتم صادقين أم قسيا خدا دفرمي أي محمد أي مسلمان ببي باوران بلين قل هاتوا برهانكم إن كنتم صادقين خدا داوي برهان وبلغدك ضل خدانية بل بيم بل شون ديوتا نبي بيكوشي داوي ليبكي من نمونيتر بيبلم كاتا كوملغي مسلمان هم امشتاني تداي تو مثلا استا شت قدغه بكي ولات هي على ما يخواردن عرق خواردنوا قدغه وانيا کەچی لە وڵاتی ئێمەوە ڕەنگە بۆی بڕوە ڕەنگە لە نێو ماڵەکانە بەدزیەوە هەردەی خۆن چکە پەروەردە نەکراون نمونێترت پێ بڵێم خۆ سەردەمی عومەری کوڕی خەتاب باز دەکرێت سەردەمی عەدالەت و وایە ڕاستە وانە ئەی هەمومان نەمان خوێندوتەوە لە قوتابخانە دەڵێن عومەری کوڕی خەتاب شەوێک بەناو شاردا گەڕا جۆ لە دەنگە دەنگێک بوو کۆمەڵە گەنجێک دەنگیان دێ لە ماڵێکەوە یەکسەر دیوار نزم بۆ ئەو سەردەمە بازی دا و چوو حەوشەکە و سێرەکەوانە ئارەقە خۆنەوە لە شاری مەدینە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب لە ماڵێکدا کۆمەڵی گەنج ئارەق دەخۆنەوە اینجاوە نەبێ بێدینیش بن ئیمامی عومەر گوتی ئەوە عقوبەتان لەسەرە چۆن شتی وا دەکەن وتیان ئەی ئەمیری مؤمنین تۆ سێ هەڵی شەرعیت کردو یەکەم خوا دەفەرمێ لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأذنوا حتى تستأنسوا وتسلموا على أهله كوا استئذان كوا استئذانت نەکردو تۆ بازت داوە تۆ ئەمدی و ئەمجا کە هاتوویتە ئەمدی و چۆن دەڵێ بازت دا و هاتوویتە نێو ماڵەکەی ئێمەوە خوددا دەفەرمێ وأتوا البيوت من أبوابها بەڵێ تو سەر دیاری ڕاو تۆ لەسەر دیوار هاتوویت اینجا فەرمووی حتى تستأنسوا ئەوە تۆ ئەوەشت نەکردووە ئەو جا خوددا داوای استئذانی کردنت کرد ئەمجا خوددای فەرمووی فسلموا تۆ سەلامیشت نەکردو وانە ئەمە هەمووی لادا ئەم قسانە بەس ئەو بەشەی وەرگرا کە تۆ قەدەقەشت لە نێو ماڵێکدا لە مەدینە دەخورێتەوە ئەمانەی چییە؟ یعنی بۆیە دەڵێم لە قورئاندا بۆچی سزادانراوە بۆ ئەو جۆرە تاوان و گوناهانەی کە دەیبینی مانای وایە بوونی هەر هەیە بەڵام تۆ دەبێ بە پەروەردە چاکیکەی
بەشێکیشی بە یاسا مادەم پەروەردە جێگیری vê هەموو چەندێوی مامۆستای بەڕێز پەروەردە چ قۆناغ دەست پێت کەتن گرنگە ئەوش مەسلەیەکی گرنگە یعنی ئەگەر لە ڕووی ئاینەوە تەماشاکەین پەروەردە پێش لە دایکبوونی ئینسان دەست پێ دەکەن چەوە چۆن ینی پێغەمبەر دوودی خۆی لەسەر بە ئێمەی فەرمووە تەخەیەڕوا لینوتەفیکم ئێوە کە هاوسەرگیری دەکەن وریابن خۆ مناڵتان دەبێ منداڵ دەخەنەوە زارۆک دەخەنەوە بەێ چمان پێ دەڵێ بەری ئەو ئێوە هەڵبژێرن چ جۆرە دایکێک بۆ مناڵەکانتان هەڵدەبژێر بینی یعنی لە سەرەتای پرۆسی هاوسەرگیری و پێمان دەڵێ ئەو منداڵی دەیخێتەوە خۆ دۆجار لە پیاوژنێک ئەوە خۆت پیاوەکەی ئەو ئافرەتە چ جۆرە ئافرەتێکە کە تۆ پەسەندی دەکەیت و بۆ ئەوی بێتە دایکی ئەو منداڵە ئەلێ ئەو دەست پێ دەکەن هەموو جا دەڵێن لە باخچەی چاوانەوە ناون دەڵێم پێغەمبەر دەفەرموێ لە گەنجێتیەوە پێشی پرۆسی هاوسەرگیری دەست پێ دەکەن بەێ ئیچ پرۆسەیەکی بەردەوامە پرۆسەی پەروەردە قەت نابێ بۆستی قەت نابێ بۆستی بەڵام بەم شێوازی ئێمە کە دەڵین پەروەردە یەکسەر قوتابخانەمان بیر دەکەوێتەوە یەکسەر قوتابخانەمان بیر دەکەوێتەوە وازە این پرۆسەی پەروەردە تەنە قوتابخانە تقریباً وەزارەتی پەروەردە و تعلیمە ئێستا تعلیمەکەی زیاتر بووە پەروەردەکەی کەم بۆتەوە تعلیمەکەی زیاتر بووە کەواتە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکە وەکو تۆ وتت دەست پێ دەکات لە هەموو ئەو قۆناغانە بەشێکی لە لای پەروەردەیە بەشێکی لە لای تعلیم عالیە خۆ ئینسان گەشتە زانکۆ پەروەردەی پێویست نابێ کۆمەڵە شتێکی تازە دێ پەروەردەی لەسەر بێ این مۆبایل شتێک بوو لە سەردەمی زانکۆیە بۆ هەندێک کەس هاتووە یخۆ پەروەردە لەسەر چۆنیەتی بەکارهێنانی مۆبایل پێویستی بە یاسایەکە و پێویستی بە پەروەردەشەیە لە هەمان کاتدا وەزارەتی ڕۆشنبیری خۆ وەزارەتی ڕۆشنبیری لە ڕێ ئەو کتێب و دراما و شتانەی کە بڵاوی دەکاتەوە دەتوانێت پرۆسی پەروەردە ئیدامە بدە ئاین چونکە ئێمە لە ڕووی ئاینیەوە دواکەوتوین وانە ئەو قاف و یەکێتی زانایان دەتوانن لە بری مەنعکردن زیاتر بایەق بە پەروەردە بدەن چونکە قورئان دەخوێنیتەوە خدا دەزانێ منع فایدەی نییە بۆیە هەمیشە لە قورئاندا دەفەرمێ قل هاتوا برهانكم یا ئەڵێ ئەوان وایان گوت قالوا قل چەند زۆرە لە قورئاندا زۆر ئەوان قسە دەکەن قسەیەکی خراپ ئەو جوا دەڵێ ئەڵێ ربي الذي يحيي ويميت ئێ باشە نەمرود دەڵێ ئەنا أحيي وأميت ئەوە دەکوژم ئەوە بەڕەڵا کرد ئێ وەڵا کردی ئەمە نمونەیەک بۆ کردی وانە ربي الذي مثلا إن الله يأتي بالشمس من المشرق فأتي بها من المغرب وانە نەیتوانی ئەن كنت تحدەوێت گەل خودت کرد بەڵێ یعنی هەموو ئەمانە زۆر جوانە ئەبێ مێژوو لە قورئانەوە بخوێنیتەوە بۆ دەرەکەوێت کۆمەڵگەی مسلمان نشین بەێ بە تەنیا مسلمانی تێدا نییە کۆمەڵگەیەکی فراوانە خەڵکی زۆری تێدایە لەگەڵ یەکیشدا بە بەردەوامی لە مناقەشەدان خۆ ئەگەر کەسیش نەما بێ کۆمەڵگەی مسلمان نشین لەگەڵ خۆی لە مناقەشەیە ئەوە جەبریە و ئەوە قەدەریە و ئەوە جوهمیە و ئەوە نازانم معتەزیلێ و ئەوە ئەشعەریە و ئەم هەموو فێرقەیە چییە بەردەوام لە مناقەشە بوونە بەڵام گرنگ ئەوەیە کەس نەکوژێ کەس کافر نەکە کەس مەنع نەکە با هەمومان قسەی خۆمان بکەین خدا فەرمووی الذين يستمعون القول فيتبعون أحسنه دەستێتت خوش مامۆستای بەڕێز بچینە بەشێ دوێل ڤۆکس پۆپال شار و شاروچکێن کوردستانی پرسیارێک دن هاتیە ئاراستەکردن ئایەمە چ سیستەمین پەروەردەی هەنە بۆ فێربوونێ بفەرمون بینەر بە بیر و بۆچوونی من هەمیشە پەروەردەکردن باشترە و دەرەنجامێکی باشێ بێت بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت هەر شتێک لایەنی باشی و خراپەکەی لێک بیتەوە ئێو کاتە تۆتوانین لە ڕێی پەروەردەکردنەوە ئەم کەسانە تێبگەینی کە ئەمە خراپە و ئەمە باشە دواتر ئەوان خۆیان قەرارێن ئەگەر شتەکە خراپ بوو قەدەغەکەن و بەکاری نایەنن نەک لەوەی تۆ یەکسەر بڵێ ئەم شتە قەدەغەکە بەبێ بزانێ بۆ کارەکەی چییە قەدەغەکردن هەنێک جار هەیە زۆر باشە و بەڕای من جاری وایە قەدەغەکردن بەشێکە لە پەروەردەکردن باشە بۆ نمونە تۆ ئەتێ مناڵەکەت وا پەروەردە بکەیت کە بخوێنێتەوە باشترە لەوەی کە سوۆشیال میدیا دایمە لەسەر ئینتەرنێت بێ بەکاری بێنێ بۆ نمونە تۆگەر کەسێک وا پەروەردەکی کە کتێب بخوێنێتەوە سوۆشیال میدیا بەکارنێنێ لەو کاتەیە ئەبێ سوۆشیال میدیاکەی لە قەدەغە بکەیت ئەگەی ناتۆ بیتە دەستی با بڵێن یەک پەڕاخوێنێتەوە چێتەوە سەر سوۆشیال میدیاکە یان بۆ منە مناڵەکانمان ئێستا فێربوون گەیمینەکەن لەسەر پلەیستێشن 4 و ئەم شتانە کە زۆر بەکارهێنن ئەگەر تۆ قەدەغەینەکەی مناڵەکە هەر ئەوەنە متعی لێ بینێ لەوانەیە هەتا 12 ساعت 13 ساعت لەسەر ئەم یاریکردنە بەردەوام بێت بۆیە ئێمە جاری وایە بێ پێویستەکە قەدەغەی بکەین ئەم قەدەغەکردنش بەشێکە بێت لە پەروەردەی مناڵەکەمان کە شتێکت قەدەغە کرد ئەبێ بەدیلەکە شتە بێ لامان کاتە حتى حدك يعني باشا في قف كي مثلا دقيقة تش
هات نزده کردن پرورده دا بیاکیت بجن دو پنگا وکا باشتر آوید بو باشتر پرورده کردن باشتره ناف همو چی نادانینه بس یه دست بید کرد هر کسی که بد چاوتوانای ود بن ویتشتی عیال خو و افجیل بده گله که پرورده کردی بد و از حس کم جی هر تشکی حساب وی شکلی فرد افچد بله زور سپاس بو بجدار بویان که راو سرنجین خوارسته مکرن دستت وقت خوش بند بو بجداری کرنه مامستی برس اگر ام بین سر تورخو اتأوی چرخی داف چرخینها ام تیداد جین آیا گرینگیا پرورده همبر او تشتین تهینا قدغه کرن اتچه دا خود بینیتن بەڵێ بابچینەوە لای پێغەمبەر درودی خوای لەسەر وەختێک کە لە زمانی پێغەمبەر درودی خوای لەسەر لە ئێستا ئازادی ئاینی زیاتر بووە بله یعنی ژن بەیانی بۆ نوێژی بەیانیش ئافرەت ژن چوونە بۆ نوێژی بەیانی بە جەماعەت باش نییە دنیا تاریکیش بۆ هەندێک جار جا دەڵێن یەکێک لەو ڕووداوانی کە ڕوویداوە لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر وا بووە ئینسانێکی دەروون نزم ینی دەستی بۆ ئافرەتێک بردووە دەستی بۆ ئافرەتێک بردووە لەو تاریکیشەوە بله کە ئەم هەواڵە گەشتوێتەوە پێغەمبەر هەندێک لە هاوڵەکانی گوتوانە ئیتر باشن قەدەغە بکەین لە هاتن بۆ مزگەوت مادام ئەوە ڕوویدا پێغەمبەر درودی خوای لەسەر چ دەکا مەنع لە منبع چاو منع لە منبعەوە یعنی منعکردن لەسەر چاوەکەیەوە منع زانیوێتی بەمە منع نابێ ئەمە پاداشتکردنی ئەو جۆرە کەسە دەروون نزمەیە کە دەستی بۆ ئافرەتێک بردووە بەهۆی ئەوە ئیدی هەموو ئافرەت دەبێ منعکرێ لە مزگەوت ئەوە نەتیجەکەیەتی پێغەمبەر درودی خوای لەسەر وتی فڵانە کەس بدۆزنەوە وەرن سزای بن بۆ ئەوەی کەسی تر جارێکی تر نەوێرێ لە ڕێگاوبان و ئەمانە تەحەڕوش بکە و دەست درێژی بکاتە سەر ئافرەت بەوە حەل دەبێ وانە هەتا ئێستش ئەو قسەی ڕاستەوە هەتا ئێستش لە ئەوروپاوا دەکەن بەم ڕۆژگارەیەک پەلاماری ئافرەتێکدا نابێ ئافرەتەکە گشتی بەرینە ژوورەوە ئەمە چی شتێ بله سزادانجی بوی کسی پارک دوست گل پرورده ئاجا لێرەیە کەواتە پەروەردە ئەم کەسا بێ پەروەردە کرابێ پشتی پەروەردە هەندێک کەس دێن پەروەردە چۆن دەڵێ باش وەرناگرن دەی بەزێنن دەبێت سزادان هەبێ ئەو کاتە کەواتە ئەم قسەی ئێمە دەیکەین باس لەوە نییە تەنها چۆن دەڵێ بە یەک باڵ ئیش بکەی بە دوو باڵ ئیش دەکەی یعنی حکوومەت پەروەردە دەکا پەروەردە دەکا دەڵێت ئینسان بپارێزێن ڕوحی ئینسان بپارێزێن ئاوا بکەن ئاوا بکەن ئەمە هەمووی پێمان دەڵێن لە قوتابخانە و لە ئاین و ڕۆشنبیری هەموو پێمانی گوتووە دەڵێ یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە تۆ خێرایی لێ نەخوڕی لە ئۆتۆمبیلە وانە هەتا ئێرە پەروەردەیە بەس پشتی ئەمە هەموو کەس پابەند نابێ هەر دەیکە کە کردی دەڵێت لەسەر 100 زیاتر بڕۆی ئەوەندە غەرامەت دەکەم دەبینی لەوە باشتر ئەوەیە وەکو ئەوروپا دەیکەن ئیجازەکەت پۆینتی تیابێ هەر غەرامە لە جاتی غەرامە پۆینت کەم کەیتەوە سەرنجام چی دەبێ ئەو کاتە ئیجازەکەت دەبێت تا 2 ساڵی تۆ ناتوانانی لەوە باشترت پێ بڵێم بۆ پەروەردە ئێستا دووبەی ئمە هەموو جار هەندێک دەڵێ کوردستان دەکەین بە دووبەی زین چۆن دەبێت بە دووبەی ئێستا بڕۆ من دەخوێنمەوە یعنی نەچوومە دەخوێنمەوە تازەترین هەواڵ لە ڕۆژنامەی ئەلبەیان دووبەی دەڵێ دەبێت ئەو کەسێک کە سەرپێچی یاسا دەکات پەروەردە بکرێتەوە چۆن دەڵێ هەر سایقێک ئێستا غەرامەی لەسەر زۆر کۆبەتەوە چۆن لای ئێمەش غەرامە لەسەر سایق زۆر کۆبەتەوە پێی نادرێ بۆتە چەند ملیۆن ئەبینی لە دووبەی قەرارێکیان دەرکردووە دەڵێ ئەو کەسانێکەوە زۆر بووە لە سەریان کەڵەکە بووە هەتا 3 مانگ هیچ مخالفەیە نەکەی هەتا 3 مانگ هیچ مخالفەیە حکومەت دەڵێ من بۆ پارەم نییە من ئەمەوێت تۆ پەروەردەکەم هەتا 3 مانگ هیچ مخالفەیەک نەکەی لە 125 غەرامەکەت سفرەکەمەوە هەتا 6 مانگ هیچ مخالفەیەکی دی نەکەی لە هاتوچۆ پۆلیسی هاتوچۆ پێی دەڵێ وەکو شۆفێر هەتا 6 مانگ لە 150 غەرامەکەت کەمەکەمەوە هەتا 9 مانگی دی هیچ مخالفەیەک نەکەی لە 175 غەرامەکەت دابەزێنم هەتا 1 ساڵی تر لە ئێستەوە هیچ مخالفەیەک نەکەی ناود لە جیهازەکەی و مخالفەت نەکردووە هەموو غەرامەکەت بۆ سفرەکەمەوە ئەمە پەروەردێ کەواتە بێمەوە سەر ئەم سەردەمە ئەم سەردەمەی کە ئێمە تیای دەژین یەکێک دەڵێ پەبجی حرامە ئەوە وای گوت یەکێکی دیش گوتی حکومەتیش وەکو بەغدا گوتی پەبجی منع دەکەین لێرە حرامیش کرا و منع کرا ئەرێ پەبجی ماوە یان نەماوە واقعا هەیە هەر هەیە کەواتە ئەم پرۆسەیە تەنها بە تەحریم و بە منع نابێ ئەم ئینسانش دەبێت تێ بگەیەنرێ کەمە زەرری هەیە زیانی هەیە بۆ چاوت بۆ جسمت بۆ یعنی ئەبێ ئەمە بکەین مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردیڵە بە خەڵک بڵێ دەچێت جەهەنەم ئەو کارە بکەیت زۆر سوودی نییە چونکە جەهەنەمی نەدیوە خۆ تۆ هەر بۆی باسکە هەر وەسفیکە و
تەسەوری ناکە دەڵێ جەهەنەمی دنیەوی پێشی ئینسان بدە یعنی چی پێ بڵێ وەختی تۆ کە کارێکی بەدڕەوشتی دەکەی ماڵێک وێران دەکەی ئەو دەکوژرێ ئەو منداڵێکی دەبێ ئەو منداڵە فڕێ دەدرێتە سەر شەقام کەس نایگرێتە خۆ بێ باوک دەبێ بێدایک دەبێ دەبینی تۆ چت بەزمێکت ناوەتەوە دەڵێ ئەمەی پێنیشان دەی تێدەگا زیاتر لە دنیادا زیانەکانی جا من دەڵێم یەکێک دەڵێ کاکە ئەوە منعکرێ ئەو منعکرێ ناکرێ وەرە با ئینتەرنێت بنعکەین یەک جاری یەکێک وا دەڵێ یەکێک دەڵێ هەر ئەم وڵاتە با ئینتەرنێت نەمێنێ و فلتەری بخێنە سەر خۆ ئەمریکاش دەزانێت سین ئێران فڵان شوێن لە ڕووی سیاسی هەندێجا لە ڕووی کۆمەڵایەتی فلتەریان خستۆتە سەر ناکرێتەوە ئەوش حەز دەکات لە ڕووی فکریەوە ئێران و سین و کۆریای شیمالی و کوبا حەزەکە ئینتەرنێت بۆ هەموو ئەمانە بڕۆ و ئەفکار هەمووی پێ بگە باش نییە تۆش فلتەرت داناوە چ دەکە ئێستاکە پرۆژەیەکێ پرۆژەکە پێی دەڵێن سپیس ئەکس ئەم سپیس ئەکسە هی ملیاردێرێکە ئەم ملیاردێرە ناوی ئیلۆن ماسکە ئیلۆن ماسک ملیاردێرە پرۆژەیەکی هەیە بە ناوی سپیس ئەکس شەریکەیەکی هەیە کۆمپانیایەکی بە ناوی سپیس ئەکس مەشروعێکی هەیە پێی دەوترێت ستارلینک بڕیاری داوە تا ساڵی ئایندا تا 2020 12,000 مانگی دەستکرد فڕێداتە ئاسمان لە مستەوایەکی نزم لە ئاستێکی نزم ئینتەرنێتێکی زۆر بەهێز و لە هەمان کاتیشدا زۆر هەرزان بۆ سەر تا سەری گۆی زەوی ئیدی ئینتەرنێت مەنع ناکرێت بە هیچ وڵاتێکی دیکە ئەو کات چ دەکەی کاتە تۆ بڵێ ئینتەرنێتش مەنعکرێ ئێستەوە پرۆژەیە ئەو پرۆژەیە ساڵێکی دی لە ئاسماندا ستارلینگ یعنی ئینتەرنێتی فەزایی وەکو ئەو کاتێک کە مۆبایل لە عێراق مەمنوع بوو ئەمریکا بەچی سەدامی ڕوخان بە مۆبایلی سۆرەیە پەیوەستە بە مانگە دەستکردەکانەوە هیچ بورجی ناوی هیچی ناوێ وانە کەواتە ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە ئەگە بتەوێت بورجە دروستکەی بە شوێنێکا و بڵێ ئەمانە ئەپارێزم سوودی نییە نمونەیەکتر پێ بڵێم زانایان دەڵێن کە دەچێت سەرمانگ لە سەرمانگە و تەماشای ئەرزکەی کەم شت هەیە بە چاو لەوێ دیار بێ بەس یەکێ لەو شتانەی کە لە سەرمانگە و لە ئەرز دەیبینی لە ئەرز چی هەیە دەڵێن شورای مەزنی وڵاتی چینە ئەو شورا سوور الصین العظیم دەڵێن دەبینرێ وا دەڵێن من ئێمە نەچوینەتە سەرمان وەختی ئەم شورایە کە بە دەوری چینە پاشاکانی چین دروستیان کردو بۆ ئەوەی دوژمن زەفەریان پێ نەبە وانە حسنێک شورایەک قەڵایەکیان بە دەوری ئەو ڕوبەری ئەو کاتیا دروست کردووە 4600 کیلۆمەتر درێژیەتی 4600 کیلۆمەتر درێژیەتی پانی ئەو دیوارە 6 مترە 6 متر پانیەتی اینجا دەڵێن دوژمن ناتوانێ نەپیایە هەڵگژێ نەئەتوانێ کونیکە بەڵام دەڵێن لە 100 ساڵی تەمەنی 100 ساڵی یەکەمی تەمەنی ئەو شورایە 3 جار دوژمن چۆتە ناو ئەو شوراکەوە چۆن دەڵێن بە درێژایی ئاخر 4600 کیلۆمەتر زۆرە یەک هەزارت پێ بڵم هەزارەکە چەنە تەقدیرەن لە زاخۆ بچی هەتا فاو تقریبا 950 کیلۆمەتر نزیکەی هەزار جا تۆ 5 جار ئاوا بێ و بڕۆ ئەوەی ئەم هەموو حرەسەی لە سەردانی حرەسەکان هەنێکیان بێزار بوونە چۆن لە ماوەی 100 ساڵی یەکەما 3 جار سین شوراکەی دەرگاکانی کرایە و دوژمن هاتە ژوورەوە بە پارە حرەسەکانیان کڕی ڕەشویاندا بە حرەسەکان دەرگاکانیان کردەوە کەواتە بینایی حەجەر موهیمە یا بینایی بەشەر دیت کەواتە لێرە زۆر گرنگە دەبێ ئاگدار بین وڵاتێکی وەکو سەنغافورە بەچی گەشتە ئەو پێشکەوتنە وڵاتێکی وەکو مالیزیە هەموو ئەمانە تەماشاکە مەسەلەن لیکوانیو دەڵێ من سەنغافورەم دروست نەکرد من ئینسانم پەروەردە کرد سەنغافورەی دروست کرد مەهاتیر محەممەد دەڵێ من پەروەردەم کرد بۆیە مالیزیا دروست بوو جەواهر لال نەهرۆ دەڵێ ئێمە پەروەردەمان کرد بۆیە ئێستاکە هندستان گەشتۆتە ئەو ئاستا ماندێلا دەڵێ پەروەردە ئۆباما دەڵێ کولفەی پەروەردە چەند زۆر بێ کولفەی نەزانی زیاتر دەبێت دوای لەسەرتە دەستێتت خوش مامۆستای بەڕێز بوو وان هەموو ئەختنێن پڕ جوان بەلێ بینەرێن هێژا هیڤیامە ئەوە مەشیابیتن پەیامەکە هەری جوان و هەری باش بگەینەوەین بەڕێز کە پەروەردەکردن بەدیلێ قەدەغەکردنێ و بەدیلێکی گەلک ئەپهێزە هیڤیامە ئەوە مەشیابیتن خزمەتەوە بکەین و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی هەتا خەڵکەکە دی بگەینە فێک ببینم خێر و شات